سڵاوتان لەبێ عزیزان، من ڕێبینم لە پرۆگرامێکی تری ساڕێژدا لەگەڵ ئەوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. پرۆگرامی ئەم جارەی ساڕێژ باسی غودەکانە. لەم پرۆگرامەدا پێتان ئەڵێن کە غودەکان چۆن کارەکەن، نیشانەکانی نەخۆشی غودەکان چییە؟ ئێمە دوو جۆر غودەمانەیە، غودەی تەمبەڵ و غودەی چالاک. ئەمڕۆکە بەرنامەی ساڕێژ وەڵامی سەرجەم ئەو پرسیارانەتان دەداتەوە کە سەبارەت بە خودداتانە. سەرەتا لێرە پزیشکێک لێرە ئامادەیە کە پزیشکی نیشتەجێ خولاوە دکتۆر دارا لەگەڵ ئێوە بەردەوامە بین کە بۆی بزانین ئەو نەخۆشانی دێنە نەخۆشخانە چیان پێویستە، سەرەتا چیان بۆ کرێ، هەروەها چۆن پێشوازی لە نەخۆشەکانەکەن، هەروەها دوای نەشتەرگەری نەخۆشەکان چیان پێویستە لەگەڵ ئێمە بەردەوام بن. سڵاوتان لەبێ عزیزان، لەگەڵ دکتۆر دارا عوسمانین کە پزیشکی نیشتەجێ خولاوە لە ناو نەخۆشخانەی فێرکاری ئازادیە. باسی جۆری نەخۆشیەکانەکەین، باسی ئەو نەخۆشانەکەن کە دێنێرە. سڵاو دکتۆر جان. باشی؟ سپاس. دکتۆر پێم بڵێ حاڵتان چۆنە لەگەڵ نەخۆشەکان؟ نەخۆش زۆرە لێرە؟ سپاس بخوا، حاڵمان باشە، بەڵام ڕێژەی نەخۆشمان زۆرە و ئەوەی لە تواناماندا بێت پێشکەشەکەین بۆ خزمەتکردنی نەخۆش. لەشتان ساغ دکتۆر. دکتۆر پێم بڵێ ئێرە تابقی 5 بەشی نەشتەرگەری ئەو کەسانی کە نەشتەرگەریەکەن دێنە ئێرە. نەخۆشانی غودەش دێنە ئێرەوانی نەشتەرگەریە و نەخۆشانی غودەکە لە دوای عملیات نەشتەرگەری دەردەکرێن لە هۆڵی نەشتەرگەری دەمێنە ئێرە و دەمێنەوە ڕۆژێ دوان. ئێوە لێرە چاودێریانەکەن، چاودێریکردنەکەی ئەو کات لەسەر ئێمە دەمێنێ. زۆر باش. دکتۆر پێم بڵێ نەخۆشی غودە خۆی چییە، ینی بە شێوەیەکی گشتی؟ نەخۆشی غودە سەرتا سپاس بۆ میوانداریەت. نەخۆشی غودە بە شێوەیەکی گشتی ئێمە دەتوانین دابەشی کەینە سەرد و گروپ. باشە. گروپی یەکەمیان کە بە هایپەرتایرۆیدیزم ناسراوە، نەخۆشی واتە غودەی چالاک کە لە ناو خەڵکە بە غودەی سام ناسراوە. لێرەدا غودە بە شێوەیەکی گشتی ڕێژەیەکی زۆر لە هۆرمۆنەکانی دەردەکەدا کات بۆ ناو خوێن کە نیشانەکانشی لە ناو خەڵکە زۆر خەڵک پێی ئاشنان کە لێدانی دڵ و خێرا، لێدانی دڵ و هەناسەتەنگیە و کەسەکە ئارزوی خواردنی زیادە بێ بەڵام لە بەرامبەردا کێشی کەمەکە و زۆر ئارەقەکردن و ڕاڕای دوودڵی و زوو تووڕەبوون یەکێکی ترکە لەوە کارەکانی. و جۆری دوومیان کە بە هایپۆتایرۆیدیزم ناسراوە، لێرەدا واتە غودەی ناچالە و غودەی خمول ناسراوە لە ناو خەڵکدا. کە لێرەدا غودە ڕێژێکی کەمتر لە ئاسایی خۆی هۆرمۆنەکانی دەردەکا بۆ ناو خوێندا. نیشانەکانی لێرە کەسەکە زیاتر هەست بە خمولی واتە ماندووبوون و شەکەتبوون هەستی پێ دەکات و هەروە کەسەکە لێرەدا وەزنی زیاد دەکات و قەبزی تووشی قەبزی بێت و ڕێژی چەوری خوێن زیاد دەکات. هەروە لە ئافرەدانە دەبێت و هۆی ناڕێکی لێ سووری مانگانەیان و لە هەندی باردا دەبێت هۆی نەزۆکیش. زۆر باشە دکتۆر، پێم بڵێت کاتێک کە نەخۆشێکی غودە سەرەتا دێتە ئەم نەخۆشخانەیە، ئێوە سەرەتا چی بۆکەن لە بەشی ڕاوێژکاریەکان و بەتایبەت لە بەشی فریاکەوتنەکانش؟ ئێمە وەکو پزیشکانی نیشتەجێ خولاوە زیاتر ئێمە بەرکەوتنمان دەبێت لەگەڵ نەخۆشە زیاتر لە بەشی فریاکەوتن. ئەو هۆکارانی کە وا لە نەخۆشی غودە دەکەن کە سەردانی بەشی فریاکەوتن بکەن، ئێمە کۆمەڵی هۆکارمانەیە کەوا لە نەخۆشانی غودە دەکەن. یەکێک لە سەرەکیترین هۆکار کەوا لە نەخۆشی غودە بکات سەردانی بەشی فریاکەوتن کا بەش حالەیەکی فریاکەوتن بێت، زیاتر خێرا لێدانی دڵ و ناڕێکی لێدانیەکانی دڵە و هەروە کەسەکە تووشی هەناسەتەنگی دەبێت. نەخۆشیەکە بوو بۆ نەغودەی هەبێ وات بێتە بەشی فریاکەوتن کە ئەو حاڵەتی توش بوو بێ. نەخۆشی زۆرمانەیە و دەتوانم بڵێم ڕۆژانە بەم شێوەیە دەتوانین بیبینین. ڕێک چیان لێ دێ دکتۆر بۆ نمونە؟ کەسەکە زیاتر کەسەکە دێت هەست دەکات یانەوە تا لێ دڵە کوتێم هەیە یا کە بە ناو خەڵکە خەفەقانە لێ خەفەقانە یاخودەوە تا لێدانی دڵم ناڕێکە یاخودەوە تا لێدانی دڵم زۆرە. هەروە کەسەکە تووشی هەناسەتەنگی دەبێت. لە هەندی باری توندا کەسەکە تەنانەت توانێت قسەکردنشی نامێنێت، ناتوانێت قسەش بکات. لێرەدا کە ئێمە کاتێک نیشانە زیندەیەکانی نەخۆشەکە وەردەگرین و هەروەها هێڵکارەکان هێڵکاری دڵشی بۆ دەکەین، لێرە بۆمان دەرەکەی کە ئایا تا لێدانی دڵی ڕێکە یاخود ناڕێکە یاخودەوە تا لە تەبیعی واتە نۆرمەڵە یاخود ناتەبیعی و ئەبنۆرماڵان.
زۆر باشە دیتۆ پێم بڵێ بە شێوژی گشتی بۆچی نەخۆشانی ژن زیاترن بە پیاوان؟ ئێمە کۆمەڵێک کۆکار هەیەکەوە دەکات ڕێژەی نەخۆشی غودە لە ئافرەتا زیاتر بێ وەک لە پیاوان ئەوش دەگەڕێتەوە بۆ سەرەکیترین هۆکاریان گۆڕانکاری هۆرمۆنات بە تایبەتی ئیسترۆژین و پرۆژسترۆن لە ئافرەتا زۆر خێرا گۆڕانکاری بەسەردادێت بە تایبەتی لە ماوەی سووڕی مانگانەدا و هەروەها لە کاتی دووگیانبوون و هەروە دوای تەمەنی بۆ ئێمەدیش ئەم دوو هۆرمۆنش کاریگەریەکی زۆر کارەکاتە سەر هۆرمۆنی غودە تایرۆید گلاند کە ئەمەش وا دەکات کە ڕێژەی تایرۆید هۆرمۆنەکە زیاد و کەمکات بەپێی هۆکارەکەی. هۆکاری دووەمیان شۆکاری بۆ ماوەیە. هۆکاری بۆ ماوەی بە کاریگەریەکی زۆر زیاتر دەکاتە سەر ئافرەتان وەک لە پیاوان کامشێک بە هۆکارێکی دیکە دادەنرێن. زۆر باشە دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ دکتۆر دارە کە بەڕێزان پزیشکی نیشتەجێ خولاو بوون ئەمڕۆ لە نەخۆشخانەی فێرکاری ئازادی لەگەڵ مامون. ئازیزان لە بڕگەی دووەمی بەرنامەکەماندا ئەچینە لای پزیشکێکی پسپۆر تایبەت بە غودە هەندێک پرسیاری گشتی ئاراستەی ئەو شەکەین لەگەڵ مامون. سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ. دووبارە سڵاتان لەبێ ئازیزان لە بڕگەی دووەمی بەرنامەکەماندا لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوامە بین. لە بڕگەی یەکەمدا وەکو بینیتان لە ناو نەخۆشخانەی گشتی بووین باسی ئەو نەخۆشانەمان کرد کە سەرەتا چنە نەخۆشخانە و هەندێکیان نەشتەرگەریان بۆ کرێت دوای نەشتەرگەری چیەکەن و چی ناکەن. لەم بەشەیاندا لەگەڵ پزیشکێکی پسپۆر باسی جۆری نەخۆشی غودەکانەکەین، باسی چارەسەرەکانەکەین، باسی نیشانەکانەکەین. ئەوڕۆ بە خۆشحاڵیەوە هاتوونێتە کلینکی پزیشکی دکتۆرە هەست عەبدوڵڵەتیف کە بەڕێزان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی و غودەکان. سڵاو دکتۆر جان. سپاس بۆ دکتۆرم دەرفەتت بێمە بەخشی بەڕاستی. پێم بڵێ دکتۆر حاڵ لەگەڵ نەخۆشەکان چۆنە؟ باشە؟ باشە باش. دکتۆر ئەگە سەرەتا بالەوە دەست پێ بکەم پێم بڵێ غودە خۆی چییە ئەم غودانەی کە باسەکرێت؟ غودە پارچەیەکە لە لەشی ئینسانە کە بڵین لێرە شوێنەکەی لێرە لە پێشەوەی ملا شکلی وەک بەپولە وایە کە خۆی مەسئولە لەسەر هەموو هۆرمۆنەکانی جسمە. خۆی کۆنتترۆلی با بڵین ترپەی دڵ ئەکات و کۆنتترۆلی زەختی خوێن ئەکات و کۆنتترۆلی ئەمەلیاتی هەزم و ئیمتیساسی خواردن ئەکات، ئیشی و حرەکەی عەزەڵاتی جسم ئەکات. با بڵین غودە خۆی غودەی دەرەقی هۆرمۆنی تایرۆکسین کە دەرەکە ئەم تایرۆکسینە کۆنتترۆلی هەموو بەشەکە هەموو جسمەکات. لەم بەشێکی بچووکە ئەو هەموو ئیشاکە دکتۆر؟ بەڵێ وایە ئارەیشی ئەمە لە ژێر ویست و ئیرادەی مێشکایە دکتۆر؟ بەڵێ باشە دکتۆر پێم بڵێ چەند جۆری غودەمان هەیە؟ غودە خۆی غودەی دەرەقی با بڵین غودەمان زۆر هەیە بەس غودەی دەرەقیمان جنەوع هۆرمۆنێکمان بۆ ئیفرازەکە کە یەک هۆرمۆنە پێوتری هۆرمۆنی تایرۆکسین. ئەگەر زیاد لە حەد ئفرازی کرد ئەوە کاتە پێڵین غودەکە چالاکە و زیاد لە حەد ئیشەکە و ئەگەریش بڵین کەم دروستیە کات و بە شێوەیەکی کەم دەرەچێت ئەو کاتە پێوتری غودەکە تەمەڵە کە کەم کارە. زۆر باشە. کەواتە ئێستا ئێمە دوو جۆر نەخۆشی غودەمان هەیە، نەخۆشی غودەی تەمەڵمان هەیە و نەخۆشی غودەی چالاکمان هەیە. ئەگەر بینە سەر ئەوەی کە نەخۆشی غودەی تەمەڵ چییە و بۆچی دروستە بێ؟ هۆکارەکانی زۆرە جاروا هەیە ئەسبابەکانی وێراتیە بەڕاستی کە بڵین ئایلە لە ئایلەیە دروستە بێت و هەموو کەسوکاری ئایلەکە هەیەە. جاروا هەیە کە بڵین مەناتوشی مەناعەیە مەناعەیان زیاد لە حەد دروست ئەبێت کە ئەجسام مڵادەت دروستە بێ ئەنتیبەدیە دژی غودەکە خۆی ئیشەکە وای لێکات کە نەتوانێت ئفرازی هۆرمۆن تایرۆکسینەکە بکات. جاروا هەیە با بڵین ئیلتیهاب بێت لە غودەکە. جاروا هەیە کە بڵین کە حەمل و زگماکە ئەوایت لە غودەکە ئەکات کە جوان ئیشەکەی خۆی نەکات و دروست نەبێ بە جۆرێکی باش. جاری واش هەیە با بڵین کە خواردنەکەمان مادەی یۆدی کەمە کە ئەو جۆرە مادەیە دواکات لە غودەکە ئیش بکات و هۆرمۆنی تایرۆکسین دروست بێت. ئەگەر ئەو مادەیە کەم بێ لە خواردنەکەمانە دروست ئەبێ بە هەمان شێوە. باشە دکتۆر ئێستا پێم بڵێ نیشانەکانی نەخۆشی غودەی تەمەڵ چییە؟ یعنی لە کەسێکا چۆن نیشانەکانی دەرەکەوێت؟ نیشانی زۆرە بەڵام ئەوانەی کە بڵین زۆر گرینگە کە بیزانین یەکەمیشت بێتاقەتیە هەستەکە بەشەرەکە خۆی کە بێتاقەتە دایم خەواڵیە حەزەکە زیاد بخەوێ هەست بە سەرماییەکە زیاد لە حەد کە لەشیان سار دەبێ و هەست بە سەرماییەکە زیاد لە حەد. جاروا هەیە هەستەکات کە وەزنی کێشەی زیادی کردووە لە ماوەیەکی کورت. جاریش وا هەیە کە هەستەکات کە دڵی خاولی ئەدا یان ئەوەیە پێستی وشکە زۆر لەگەڵی ئەوەشە زۆریان توژی قەبزیە بن ئیمساکیان تووشە بێ. بەڵێ دکتۆرە قش هەڵوەرین لەو بابەتە نیە؟ بەڵێ ئەوش دروستە بێت جاروا هەیە خاستن لە لای ئەفرەتە. ئایا نەخۆشی غودەی تەمەڵ دۆخێکی کاتی و تێپەڕە یاخود درێژخایەنە؟
ئەم پرسیارە ناتوانین یەکسەر وا جوابی لێ بدەینەوە کە بڵێن درێژخایانە یان تێپەڕە بەئیلا ئەگەر بزانین هۆکارەکە چیە سەبەبەکە جار وایە بەس ئیلتیهابە ئەگەر ئیلتیهاب بێ لەوانەیە تێپەڕ بێ بەس ئەوەندەی ئیلتیهابەکە تەواوە بێ جار وایە کێشەکەمان کە گرەیەک هەیە لە غودەی دەرەقی ئەو گرەیە کە عملیاتێکی بۆ بکەین و کە گرەیەکە هەڵبگرین ئەتوانین بە هەمان شێوە بگەڕێتەوە نۆرمەڵ و تەبیعی ئیش بکات و کە بڵین نەخۆشیەکە تەواو ئەبێ جاریش وایە ئەمەی کە مەناعەکەیە یان کە دوور بێ نەخۆشی پیسیان دروست ئەبێ یان شتێ ئەوە درێژخایانە و ئەمێنێتەوە لەگەڵ نەخۆشەکە و پێڵین هەتا لەسەر دەرمانەکانی زۆر باشە دیکتۆر چارەسەری نەخۆشی غودەی تەمەڵ چییە؟ ئێمە عادەتەن بە حەپا دەست پێکەین یەکەمی شت لەگەڵیا طبعا نەک هەموو کەسێک غودەی تەمەڵی هەبێ پێویستی بە حەپا بە گوێرەی تەحلیلەکە بۆ یەکەین بزانین کە پێویستێ بێ یان ناو تەسیری لە ژیانیا کردووە و نیشانەی زۆر هەیە لە ژیانیا ئەو کاتە دەست پێکەین بە دەرمانی تایرۆکسین بۆی ئەگەر سوودی نەبینی لێ یان ئەوەیە کە غودەکەی زۆر گەورە بوو کە ملی قەوی ئەبێت و مەسەلەن هەناسەی تەنگ ئەبێت ناتوانێت هەناسە بدا بە جوانی ناتوانێت بخەوێت درێژ بێت لەگەڵ ئەوەشە جوانکاری ینی تەجمیلەن با بڵین حەزی پێ نیە ئەڵێ شکڵم جوانیە ملم زۆر قەویە ئەو کەسانە مەجبورین کە عملیاتیان بۆ بکەین زۆر باشە باسی حەبەکەت کرد دکتۆرە ئەو حەبە حەبی تایرۆکسیدمان هەیە چەند جورعەیەکشمان هەیە پێم وایە 50 و 100 وایە ئەم حەبە زۆر جار هەیە نەخۆش زۆر پرسیارەکە و هەستەکەم هەڵە تێگەیشتنێک شەیە لای خەڵک هەن ئەو حەبە چۆن بخورێ پێشنانە دوایینانە دواتر زۆر جار نەخۆشەیە حەبەکە ئەمڕۆ لە بیرێتچێت ئەڵێ بەیانی دوو حەبم پێکەوە خواردووە ئەمەش لایەنێکی زانستی هەیە یاخود نیەتی حەبی تایرۆکسین دایمێ ماڵین بە نەخۆشەکە ئەبێ بیخوات لەسەر مەعیدەیەکی بەتاڵ مەعیدەی بەتاڵەکەش چۆنە ئەوەیە کە بڵین 2 ساعت نانی نەخوارد بێ حەبەکە بخوات اینجا دوایەوەش بە نیم ساعت عینە نان خواردن نەخوات اینجا دەست پێ بکە یعنی کەواتە نەخۆشەکە 2 ساعت گەتەی بەتاڵ بێ مەعیدەی بەتاڵ حەبەکە بخوات دوای نیم ساعت اینجا بەبوویە بە نەخۆشڵین دایمەڵێن پێش جەمی بەیانی نان بخوانی کە هەستای لە خەو حەبەکە وەربگرە دوایەوە بە نیم ساعت جەمی بەیانیان وەربگرە و ئەتیادیە بە نسبەتی ئەوەی کە حەبەکە کەربیرت چێ حەبی غودە وەک حەبی زەخت و شەکرە و دڵ ئەوانە وایە ئەبێ ڕۆژانە وەربگرتێ لە هەمان کاتە بە نەخۆشڵین عادەتەن ئەگەر ناتوانێت لە بیری بێتەوە و لە بیری ئەچێتەوە پێڵین ساعت و منەبهشدا بنە بۆ ئەو کاتە کە بڵین حەبەکە وەربگرێ ئەگەر ئمڕۆ مەسەلەن من بیرم چوو ئەمێنێتەوە کەی کەوێتەوە بیرم من حەبەکەم وەرنەگرتووە ئەگەر کەوتە بیرم خلال ڕۆژەکەیە و هێشتا 12 ساعت تێپەڕی نەکردبوو بڕۆ بە زووترین کات حەبەکەی خۆت بخۆ ئێستا ئەگەر نا 12 ساعتی تێپەڕ کردووە و خەریکا بینە با بڵێن دووەم ڕۆژ کە مەوعدی حەبی دووەمەکەتە بەو کاتام حەپە وەرمەگرە و هەیە بەس حەبەکەی بەیانی وەربگرە دوو حەب نەخۆن بۆ حەز ناکەین دوو حەب بخۆن بەڕاستی لەبەر ئەوەی تۆ جورعەکە دەبڵ ئەبێ ئیشەکات لەسەر تا زیاتر نیشانەکانی کە بڵین غودەی چالاک دەرەچێت لەسەریان زۆر باشە دکتۆرە ئێستا دێنە سەر بابەتی نەخۆشی غودەی چالاک پڕکە پێم بڵێن نیشانەکانی ئەم نەخۆشیە چییە؟ ئەمان زیاتر هەست بە قەلق ئەکەن تەوەتورێکیان زۆر ئەبێم ئەبینی زۆر عسەبی و تووڕەن عارقێکی زیاد ئەکەن کێشەیان دا ئەبەزێ مالێ مەلێ من خواردنی ئەتیادیە خۆم وەک هەموو ڕۆژ خواردنە خۆم بەڵام کێشەی دا ئەبەزێ لەگەڵ ئەوەشا زۆر جار تووشی ئیسهالە بن زکچوون بە نسبەتی ئافرەتانە زۆر جار لە سووری مانگانەیان تووشی نەزیف ئەبن لەگەڵ ئەوەشا ترپەی دڵیان زۆر سریع لێ ئەدا و بەبلین مراحلی متقدم کە زیاد لە حد نەخۆشیەکە درێژخایان ئەبێت لەسەریانە چاویان تێپەڕ ئەبێ وەک چۆن کەسێریەکی هەستەکەی چاوی زیاد لە حد زەقا ئەوە نیشانەی کە بڵین غودەکەی چالاکە تقریبا نیشانەکانی دکتۆرە بە نزیکەی پێچەوانەی یەکن لەگەڵ بەڵێ زۆر بەیەکە ئەکەن بەس ئیتر چەند نیشانەیەک هەیە کە وامالەکە جیاوازەکەین و طبعا کە تەحلیلەکەی بۆ ئۆکەین بۆمان دەرەکەوێت هەردووشیان دکتۆرە ئەمەیان بەرزە بێتەوە لێرە دەرەکەوێت هەموو حاڵاتان نا جاروا هەیە بەس ئیلتیهابە نا هیچ بەرزەوە نەبووە بەڵام ئەو کاتانەی کە غودەکە گریتیا هەبێ یان ئەوەیە زۆر زیاد لە حەد ئیش بکە بەڵێە زۆر باش دکتۆرە ئێستا پێم بڵێت چارەسەری نەخۆشی غودەی چالاک چییە؟ ئاینن بە هەمان شێوەتوانین بە حەپە دەست پێ بکەین لەگەڵیانە نوع کەپسولێکمان هەیە پێوترێت کە پسووری مشع کە بلین مادەی ڕایدۆئایۆدینی تیا هەیە ئەیدینێ تۆزێ غودەکە با بڵین خامل ئەکاتەوە وای لێکا کەمتر ئیش بکە وەگەر هیچ سوودی لێ نەبینی و کاتە عملیاتی بۆ بکەین دکتۆرە پێم بڵێ ئێستا ئێمە پشکنینێکمانەیە کە زۆر جات پزیشکەکان بۆ نەخۆشانی غودایکن TSH هەروەها فریتی4 ئەم پشکنینانە بۆچی پێویستە و لە چ کاتێکا پێویستە نەخۆش بیکات؟ ئەم پشکنیە خۆی بۆ ئەوەیە بزانین کە وەزائفی غودەی دەرەقیمان چۆنە کە بزانین غودەکە چالاکە یان غودەکە تەمەڵە طبعا خۆی TSH و T3 و T4 ضرورە هەرسێکی بکەین بۆ ئەوەی کە بزانین غودەکە ئیشەکات زیاد لە حەدیاننا لەگەڵ ئەوەشە طبعا تەحالیلی ترشمان هەیە پشکنی ترشمان هەیە کە پێویستە زۆر جار بەیکەین بەس ئەوە ئیلا دکتۆرەکە خۆی داوای بکە یەکێک لەوانە مەسەرەن ئەلین سایرۆید ئەنتیبەدی کە ئەوەیە بزانین ئەجسام مضادەکانی دژی غودەکە ئیشەکەن چییە کە بزانین مشکلەکە مەناعیە یان نا ئەو پشگینیە طبعا ئیلا دکتۆرەکە داوای بکە ئینجا ینی نصیحەتمانەوە نییە کە هەموو کەسێک بڕوا بیکات
باشە دکتۆرە ئەو پشکنینی TSH زۆر جار هەیە نەخۆشێک دێتە لای پزیشکێک عیلاجی داتێت دوای 3-4 مانگش TSH-ەکە کاتەوە هەر وەکو خۆیەتی نەگۆڕاوە ئێوە سیر ئەوە کە نیاخۆ سیر تیفۆڕەکە ئێمە زیاتر سێری نیشانەکانەکەین لەسەر نەخۆشەکەیە کاتیکە دەرەچێت ینی خۆی نەخۆشەکە هەستەکە کە بەرەو باشبوون ئەڕوایاننا دووەمیشت ئەوەیە کە ئێمە تەحلیلەکە ینی بڵین دەست پێەکەین ئەیبینین و دەست پێ بکەین بە دەرمانە 2 هەفتەی ئەوێ هەتا بڵین غودەکە ئیشەکات و دەرمانەکە ئیشەکات لەسەر بەشەرەکەیە بۆیە یەکەمین 2 هەفتە ئەوە حیسابی بۆ مەکە لە 2 هەفتە بەدواوە دەست پێکات حەبەکەی ئیشەکات پێڵین عادەتەن نەخۆشەکە تەحلیلەکە دووبارەکەرەوە دوای مانگونی وێ بۆ 2 مانگ اینجا دەرەکەوێت گۆڕانکاری کراوەیاننا و کە ببینین مەسەرەن سوودی بینیوە نەخۆشەکە لە دەرمانەکەیە بەردەوامە بین وەگەر زیاد دەکایان کەمەکە بە گوێرەی ئەوەی حەپەکە جوڕەکە زیاد و کەمەکەینەوە زۆر باشە دکتۆرە پێم بڵێ ئێستا گرنگی سۆنار بۆ نەخۆشی غودە چییە؟ سۆنەرەکەی ئێمە داوای ئەەکەین بەڕاستی بۆ نەخۆشە کاتی کە شکمان هەبێ کە غودەکەی گەورە بۆتەوە یاخود ئەگەر هەست بکەین بە گرەیەکە کاتی کە فەحسێکین هەست بە گرەیەکەکەم بەدەستما سۆنەرەکە زۆر زۆرە بەڕاستی بۆی بزانین ئایا خۆی کیسەیە یان گرەیە و گرەکە چەند نیشانەیە هەیە لە سۆنار دەرەکەوێت کە بزانین ئەم گرەیە ئایا پاکە یان دووربێ نەخۆشی پیسە چونکە خۆتەزانی نەخۆشی غودەکان یەکێک لەوانەشە کە بڵێ نەخۆشی پیسی توش ئەبێت وای لێ کات کە زیاد ئیش بکە یان تەمەڵیش بکە نەخۆشی پیسە ینی با بڵێن شێرپەنجەی غودەی دەرەقی زۆربەی ئەو گریانەی کە لە غودەیە دروستە بن زۆربیان شێرپەنجەن یاخود نەخێر زۆربیان حەمیدە یانی الحەمدلله وشکر زۆربەی حەمیدە بەس چەندانەیەک هەیە کە بڵێ نیشانەیەک هەیە لە سۆنەرەکە بۆمان دەرەکەوێت و خۆی پێمان دەڵێ پێویستی بە خۆزایە ئەو کاتاڕین بە دەرزیە با بڵێن پارچەیە لە خوێنەکەیان لە گۆشتەکەی ڕاکێشین و نێرین لەژێر مایکرۆسکۆپە سێری ئەەکەین کە پێمانەڵێ لە 100% ئەمە حەمیدە و شتێکی پاکە یان دووربێ نەخۆشی پیسە و شێرپەنجەیە زۆر باشە دکتۆرە پێم بڵێ ئێستا چ کاتێک پێویستە نەخۆشانی غودە نەشتەرگەری ئەنجام بدەن نەشتەگەریەکە مێنێتەوە قەتەبان بڕیاری دکتۆرە خۆی کە ئەدبینێ کەمی شتێمەوە چۆن پێتم و دەست پێکەین بە دەرمانە ئەگەر دەرمانەکە سوودی لێ نەبینێ دوای ماوەیەکی زۆر یاخود ئەگەر ئاڕازێکی بۆ کرد کە بڵێن نەخۆشەکە تەحملی ناکەوەک ئەوەیە کە بڵێن زۆر تەنگە نەفەسە شەوان ناتوانێت بخەوێت چەند سەری نێدانە لە ژێر سەریا و ئینجاش ناتوانێت خەوی لێ بکەوێت چونکە زۆر قورسە و زەختە کاتە سەر بۆڕی هەناسەیە یاخود ئەگەر بۆ چۆن پێتم وت بۆ جوانکاری ینی ئافرەتێکە ئەڵێ ملم زۆر ناشرینە منزەریە و زەختە کاتە سەر هەناسەمە حەزەکە با بڵێن لایدا و ئەمەلیاتی بۆ بکات کە هەڵی بگرێ جارواشەیە ئەوەی کە شکمان لێ هەبێگەر نەخۆشی پیسیتیا هەبێ بەڵێدەری ئەەکەین و ئەینێرین بۆ زەرع بۆی تاکیدکەین زۆر باشە کێشەکانی دوای نەشتەرگەری غودە چییە ینی کەسەکە دەست بە چیەکە چ کێشەیەکی دروستە بێت وەک هەموو نەشتەگەریەتر خۆی کێشەی زۆرە بەڵام ئێمە الحەمدلله دایمەنە لێن عملیاتی غودەی دەرەقی ئەگەر لە لای دکتۆرێکی باش بیکەی بە شێوەیەکی باش بیکات نسبەی نەجاحبوونی تقریبا ئەگاتە 95% کێشەکانی ئەوەی کە دروست ئەبێت چییە مەسەلەن بعضوا هەیە التیهابەکە برینەکەیان جاروا هەیە مەسەلەن وەک هەموو عملیاتێکی تر معرضە بە ئەوی نەزیفی توش بێ ینی خوێن دەرەچێت لی جاروا هەیە مەسەلەن برینەکەی شۆنەکەی ڕق ئەبێت و شۆنەکەی ناشرین دەرەچێت زۆر نەخۆشش هەیە وەک تۆش بەحەیەکیان ئەبێت لە دەنگیانە دەنگۆیان ئەگۆڕێ جاروا هەیە کاتیە بۆ ماوەی 5 ڕۆژ بۆ 3 مانگ جاروا هەیە تا ساڵێکش و دوای دەنگیان ئەگەڕێتەوە خۆی جارواش هەیە ناوەڵە ئەگەر مثلەن زیان بگەین بە دەمارەکەی کە ئەچێت بۆ حیبال سەوتیەکان دەنگیان ئەگۆڕێ هەتا شتێکی کەش هەیە کە غودەیەکمان هەیە لە تەنیشت غودە دەرەقیەکەوەیە کە پێوترێ غودەی جار دەرەقیە تەنیشتێتی ئەوەیان مەسئولە لەسەر ئیفرازی نسبەی کالیسیۆم و با بڵێن کۆنتترۆلی کالیسیۆمە کات لە خوێنە ئەگەر ئەو غودەیە با بڵێن ئەنجێتماندا لە ئەثنای عملیاتەکە یان ئەگەر نەخۆشی پیسی هەبێت و با بڵێن گەیشت بێت بەو غودەیە وای لێ ئەکات کە نسبەی کالیسیۆم لە خوێنە کەمە بێتەوە اینجا نەخۆشەکەش چەند نیشانەیەکی بۆ دەرەچێت باسی ئەو بابەتاکە دکتۆرە زۆر جار بینیمە لە دوای نەشتەرگەری نەخۆشەکان تووشی چۆڵە سەربوونی پەردەسەک بن یاخود ڕقبوونی پەنجەکانە شیمبوونەوەی لێوەکانە ئەمە هۆکارەکەی ئەوانە نیشانەی با بڵێن ئەوەیە کە نسبەی کالیسیۆم لە خوێنیانە کەمە بێتەوە طبعا سببەکەشی ئەوەیە کە بڵێن یەک تۆ زیانمان گەیاندووە بە غودەی جاردەرەقیەیە یاخود هەڵمان گردووە لەگەڵ خۆمان کاتی کە غودەکەی دەرەقیمان هەڵگرتووە غودەی جاردەرەقیشمان لەگەڵ یا دەرکردووە جاروا هەیە ئەو نیشانانە کاتیە بۆ ماوەی چەند ڕۆژێک بۆ هەفتەیەک تەواو ئەبێ جاروا هەیە تا 6 مانگ ئەمێنێتەوە جاروا هەیە تا ساڵێکش ئەبێ طبعا حەپی کالیسیۆمیان ئەدەینێ و تعویزیانەکەینەوە بە ڤیتامین دی و مەغنیسیۆم و ئەوانە بۆ ئەوەی ئەم ئارازانە و ئەم نیشانانیان نەمێنێتەوە و چاکەبنەوە دوای یەکسەر دەسەکەنە حەبی کالیسیۆم یاخود دەرزیەکە بەکاردێنامەی حەسەب ئەگەر نسبەکەی ڕێژەکەی کالیسیۆمەکەی زۆر کەم بێ ئەو کاتە بەڕاستی پێویستە بە دەرزی چاکیکەینەوە زۆربەی کاتەکان بەس بە حەب باشە دکتۆرە ئێستا دوو پرسیار هەیە بەڕاستی تۆکو پزیشکێکی پسپۆر لە بواری نەشتەرگەری و غودەکانش ڕێنمایی تۆ چییە بۆ کەسێک کە خۆی لە نەخۆشی غودەکان بپارێزێ
ڕێنماییەکانمان ئەوەیە یەکەمین شت طبعاً وەرزش زۆر ضرورە بۆ هەموو نەخۆشیێک بۆ ئەوەی با بڵێن لەشی جوانی ئیش بکات هۆرمۆنەکانی جسمیە گشتی ئیش بکەن بە جوانی وەرزش زۆر ضرورە خاصەتەن ما بڵێن ڕاکردن بۆ ماوەی نیو سەعات ڕۆژانەیە نیو سەعاتێک بەسە دووەمین شت ئەوەیە مەسەلەن خەومان زۆر مهمە کە بڵێن شەو زوو بخەوین بەیانیانش زوو هەستین ئەوە وای لێکات کە هۆرمۆناتی جسم گشتی بە هەمان شێوە ئیشەکەن بە باشی و بڵێن کەم و زیادی تیان نابێت یەکێکە لەو هۆرمانە خۆی هۆرمۆنی تایرۆکسینەکەی و TSH-ەکەی کە کۆنتترۆلی غدەی دەرەقیەمان بۆکە. سێمین شت ئەوەیە مەسەلەن جۆری خواردنەکەمان ئێمە بێ مادەی یۆدیتیا هەبێ وەکچۆن وتم لە بەرەوەی مادەی یۆد زۆر مهمە بۆ غدە دەرەقیە بەس نابێت جورعەکە زیاد بێت یعنی ئێمە ڕۆژانە پێویستە پۆمان بە 150 مایکرۆگرام یۆد بەسە لە جۆری لە خواردنەکەمانە هەبێ زیاد لەوەمان خوارد تۆزێ غدەکەمان نەخۆشی چالاکی تووشەبی با بڵێن و ئەگەر کەمترش بێ بێ غدەکەمان تەمەڵە بێ. طبعا خواردنەکانمان حەز ناکەین شەکر و کاربۆهیدرات و معجنات ئەو شتانە با بڵێن تۆزێ بێکەمەوە بکەین چەوری ئەو شتاکەمەوە بکەین لەگەڵ ئەوەشە زیاد با بڵێن سەوزە و مێوە و جۆرە خواردنانەی کە با بڵێن یارمەتیە دات کە ئیشی قۆڵۆن و امتیساسی ئەمعیدە و ئەمعاوانە هەمووی چاکەوە بکات ئەبێ ئەوانە زیاد بکەینەوە. کە ڕێنمایەکانی ترشا با بڵێن زۆر ضرورە لە متابعە بکە لەگەڵ دکتۆرەکەی خۆی بەڕاستی تەحلیلەکە ئەبێ ساڵانە یەکجار بکرێت هەتاگەر کۆنتترۆلە هەتاگەر تو هیچ نیشانەیەکت نییە ضرورە هەموو ساڵە یەکجار تەحلیلی غدە دەرەقیە بکەین بۆ ئەوەی بزانین ئایا تۆ باشە جورعەکەت پێویستی بە گۆڕانکاری هیچ هەیە یاننا بۆی تووشی کێشەکانی تر نەبیت. زۆر باشە دکتۆر ئەی کەسانێک کە تووشی نەخۆشی غدە بوونە چالاک بێ چ تەمبەڵ بێ ڕێنمایەکانی تۆ بۆ ئەوان چییە؟ وەک چۆن وتم حەبەکانیان بێ زۆر مەزبوطی بێ ڕاجعەیە متابعە بکەن لەگەڵ دکتۆرەکەی خۆیانە و لەگەڵ ئەوەشە خواردن و جۆرەکان و با بڵێن لایف ستایلەکەیان بگۆڕن. زۆر باشە دکتۆرەجان دەست خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان سەرچاو بەخێر هاتن. بەڵێ عزیزان زۆر خۆشحاڵ بین ئەمڕۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوام بوون پێم وایە ئەوەی کە لەسەر غدە هەبوو ئەمڕۆ باسمان کرد سپاس بۆ دکتۆرە هەست تا بەرنامەیەکی تر بەخواتانە سپێر و خواتان لەگەڵ.